خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەی ئەم شەوتان پێشکەشەکەین. کەرکووک گرنگێکی گەورەی هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عراقیش لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە کەرکووک کەوتۆتە حاڵەتێکی تایبەتەوە هەرجارە و بە جۆرێک مامەڵی لەگەڵ دەکرێت. هێز و لایەنە سیاسیە کوردەکان تەفسیری جیاوازیان بۆ سیاسەتکردن و بۆ ئیدارەدانی کەرکووک هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمی حەزبەکەیەوە هەوڵی داوە بە فۆرمێکی تر خزمەتی شاری کەرکووکە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تعریب و داگیرکردنی زەوی و زاری جوتیاران و هەروەها کۆمەڵێک گرفتی تر لە کەرکووک تا ئێستا بە بەردەوامی هەیە و لە هەندێک کاتدا گەرم و گوڕتریش دەبێت. لە ئێستادا کە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە دۆخێکی تردان ئەبێ کورد چی بکە، هێز و لایەنە سیاسیەکان چی بکەن و ئامادەکاریەکان چی بێ بۆ هەڵبژاردننی پێشوەختی داهاتووی عراق بۆ کەرکووک، بۆی کەرکووک لە ڕێی دەنگدانەوە کە جۆرێک لە جۆرەکان ئستفتایەکیشە کەرکووک بە کوردستانی بمێنێتەوە. هەموو پرسیارانەی لەسەر کەرکووک و هەموو مەترسیانەی لەسەر کەرکووکە ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز محەممەد عوسمان، لێپرسراوی مەڵبەندی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک محەممەد سوپاس زۆر لە پانۆراما، سوپاس بۆ بەڕێستان زوو پێتەڵێن، بەڵام تر بەهۆی جەنجاڵی و قەرەباڵغی ئیشەکانتانەوە کەمتر بەردەستەکەون. کاک محەممەد سەرەتا ئەمەوێ من پرسیارێکی حەزبی بەڕێستان بکەم. لە دوای کۆنگرەی چوار کەرکووکیەکان بە گوڕوتینێکی گەورەوە چاویان لە دەستکەوتەکانی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئێوە چیتان کرد بۆ کەرکووک؟ چ گۆڕانکاریەکتان کرد؟ چ پشت و پەنایەک بوون بۆ کەرکووکیەکان لە هەموو بوارەکانەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە ئێوە خۆتان نەزانن، یعنی مۆزوعی کەرکووک ینی بە درێژایی بزوتنەوەی کوردستانی هەمیشە جێی بایەخی هەموو لایەک بووە و ئەم ماوەش کە کەمتر دەرکەوتیە لای ئێوە یان مەجال نەبووە یان ببوورە کە چەندجارە تەلەفۆن کردووە، ینی سەرخاڵی ئیش و کارەکان بووینە زیاتر، ویستومانە زیاتر بجوڵین ئیشکەین، کەمتر بۆی ئەعلام قسە بکەین. لە ڕاستیە با لە کۆنگرەی لە بەستنی کۆنگرەوە دەست پێ بکەین. دیارە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو هەموو گرەوەی لەسەر کرابوو کە یەکێتی کۆنگرەی پێ ناکرێ، بە پێچەوانەی هەموو ئەوانەی کە نەیارەکانمان گوتیان یەکێتی کۆنگرەیەکی سەرکەوتووی بەست بە کەم و کوڕەکانشەوە، حتممە هەموو کارێکەکەم و کوڕی هەیە. خۆی لە خۆیان بەستنی کۆنگرەکە سەرکەوتنیشی گەورە و نیۆبوونەوەیەکی گەورە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، گەورە و نیۆبوونەوە بۆ ئاڕاستەی کە بەشێکی لەسەرکردا خاوەن ئەزمونونەکانی ئەوەی کە لە ڕابردوو مێژوویەشان هەیە، ئەوە ئۆرگانێکی تایبەتی بۆ لە کۆنگرە بۆ هەڵبژێردرا کە هەتا ئەو تێکۆشەرانە بتوانین سوود لە توانا و لە عەقلیەت و لە تەجروبە و لە ڕابردویان وەرگین تا ڕنگ بداتەوە لە ناو بەرنامەکانی یەکێتیە بۆ ئێستا و بۆ ئایندەمان. جگەر لەوە تیمێکی تازەی گەنج لە کوڕوکچی شەهید، ئەنفال، خەڵکی تێکۆشەر، هەموو ئەمانە هاتنە پێشەوە و توانیان تا ڕادەیەکی باش لە هەموو لایەکەوە ئەوە هەمەلایەنە ئەو هات شۆڕ بنەوە بۆ خوارەوە. مەکتەبەکانی یەکێتی ڕێکخرانەوە، مەڵبەندەکانی یەکێتی ڕێکخرانەوە، پەیوەندیە ناوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتەکان ڕێکخرایەوە. لە مەجای ڕێکخراوەیی و کاری حیزبایەتیە مەڵبەندەکان گوتمان ڕێکخرایەوە، کۆمەڵی گۆڕانکاری کراوە. ئەمە بین وردی کەنەوە لە کەرکووکە کۆمەڵی گۆڕانکاری کراوە لە لێپرسایی کۆمیتەکان، ئەو لێپرسراوانەی کە ماوەیەکی زۆرە هەموو ماندوو هیلاک بوون لەو کۆمیتانە و بەشێکی زۆران داوای ئەویان کرد کە گۆڕانکاری بکرێت. ئەو گۆڕانکاریانە کرا، خوێنی تازە چۆ ناو ڕێخستنەکان لە مەجای ڕاگەیاننا بە هەمان شێوە کۆمەڵی گۆڕانکاری کراوە لە ڕاگەیانەکانە و لە مەجای ڕێکخراوەکانە بە هەمان شێوە دیسان کۆمەڵی گۆڕانکاری کراوە و ئەتوانین بڵین لە کۆی جومگەکان ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکەوەیە گۆڕانکاری کراوە. گۆڕانکاریەکان ئێستاش هەر بەردەوامە بێ، چونکە ئێمە قەنەعەتمان بۆ هەیە ئەم حیزبە حیزبی خەڵکە و حیزبی خەڵکش نابێ شوێنێک تاپۆ بێ بۆ کەسێک یان بۆ دوو کەس، ئەبێ بە بەردەوامی گۆڕانکاری لەو شوێنەکان چ خزمەتێکی بە کەرکووکەکان کرد. مەسەلەن بۆ نمونە ئەو گۆڕانکاریانە ئەگە بێ و تەمەشای ئەوە بکەی کە ڕۆژانە ڕێخستنەکانی یەکێتی و کۆمیتەکانی یەکێتی و بەشەکانی مەڵبەندی کەرکووک و هەروەها کۆی ئۆرگانەکانی حیزبی لە کەرکووک
چی ئەکەن ئەوە ڕنگدانەوەکەی ئەلیۆ بە دەرکەوتووە کاراکردنەوەکەی ئەلیۆ بە دەرکەوتە دەستکەوتەکان ئەلیۆ بە دەرکەوتووە و تەنانەت ئەم جارە کە ئامارێکی باش کراوە لە کەرکووک کە بزانین ئایا ئێمە لە 2023ەوە ئەتوانین بڵین هەر ڕێخستنەکانمان کەڵەکە کردووە ڕقمێک بۆتە ڕقمێکی خەیاڵی نە کەسی لێ مردووە نە کەس وازی هاوردووە نە لە حیزبێکی تر خەڵک بەلامان هاتووە نە خەڵکی تر ئێمە بەلای حیزبی تر چوە ئامار چۆنە بێ بۆ یەکە هەستاین ئامارێکی تێر و تەسەلمان کردووە و لەم ئامارەیە بە دەرکەوت کە یەکێتی و کەرکووک و کوردایەتی و کوردستان یەک دوو کەسن پێکەوە ئەوها بەسراون لێک جیانابنەوە ئامارەکە بە دەری خست کە خەڵک چۆن پۆل دەهات بۆ خۆ ئامارکردن بۆ ئەوەی لە ناو ینی ئەو شەرەفەی بەرکەوێت لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە بە خەباتدا لەسەر ئەوە بەردەوامە بین هێشتا زۆر کاریترشمان وا ئێمە لە مەجای پەیوەندیەکانە چیمان کڕۆ لەگە پێکهاتەکان لەگە حیزب و ڕێکخراوەکان لەگە ئەحزابی کوردستانی زۆرشمان ماوە زۆر باشە کاک محەممەد ئێستا کەرکووک بە تایبەتی لە مەنتیقەی پەڵکانە و ئەوانە ناوەنەوە عەرەبەکان گرفت دروستەکەن ئەوەی کە باسەکرێت تعریب لای ئێوە چی هەیە لەسەر تعریب ئایا تعریب بە پشتیوانی چێ ئەکرێ و چێنەوانی تعریبەکەن و ڕۆڵی ئێوە چی بۆ لە ڕێگریکردن لە تعریبکردنی ناوچەکانی دەوروبەری کەرکووک لە ڕاستیە ئێمە لە کەرکووک دوو جۆر بە دووسێ شێوە تعریب بکرین یعنی هەر یەک شێوە نیە ئەوە کە مەجموعەی ماڵ بێنە کەرکووک و بڵێنەوە لە جێ ماڵە کوردەکان خەڵکدا ئێمە ئێستا لە ڕووی سیاسیەوە تعریب بکرین لە ڕووی اقتصادیەوە تعریب بکرین لە ڕووی سوڵتە و دەسەڵات بە قانون دەیانەوێت تعریبمانکەن هەموو ئەمانە وجودی هەیە سەرڕای ئەوە دەیانەوێت بەهێز و بە زۆرم لێش بێن تعریبمانکەن ئەمانە ئێستا شیەکەینەوە طبعا تعریبەکان یەکیان ئەوەی کە ئێستا لە منقەی سەرگەڕان لە دێهاتەکانی منقی ناحی سەرگەڕان لە پەڵکانە ئەمانە هەمووی سەر بە ناحی سەرگەڕانە لە قەزای دووبست بە هەمان شێوە لە گوندەکانی چەخماخە و مجموعی دەی زۆر نادراوە ئەو شوێنانێکەوە هەیە لەسەر بەشاغ لە تەختاغ لە مامە لە عەلەغێر دیەکان زۆرن لە منقەی تۆبزاوە کە ئەکاتە ڕۆژاوای کەرکووک بە هەمان شێوە تعریب لێ بەردەوامە و دیانە بە زۆر بێنە سەر زەویەکان ئەمانە هەمووی کۆمەڵێ ئەمە پشتیوانیان حکومەتی بەشێک لە حکومەتی ئیتحادیە محافظی کەرکووکە بەشێک لە موسساتی لە وزارەتەکانی عێراقەوە ینی وزارەی بڵێن بۆ من لە وزارەی زراعەوە لە وزارەی داخلیەوە لەم وزارەتانە بە متعمد خەڵکە نێرنەوە بۆ کەرکووک تا ئێستا ئەمە بەشێک لەوانە بەشێک لە منطقەکەی بڵین منطقەی داقوق و هەفتەغار و پێڵن جمبوریەک و جمبرد و هەموو ئانە کۆمەڵێ منطقەی کوردین هەموو تاپۆی عوسمانی سەردەمی عوسمانیە ئەوەی کە لە کورد لە کەرکووک پێڵن تاپۆی ڕەش ئەمانە بە ئاشکرا هاتوونە دەڵێن حی عەلە سەلا دەمانێت کورد لە منطقەیە دەرکەین ئێمەش یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ ئەحزابی کوردستانی جگە لە حیزبێکی کوردستانی نەبێ هەموو پێکەوە دەستمان کرۆتە ناو دەزیەک و لەگەڵ جەماوەری قارەمانی ئەو دەڤەرەی کە هەم منطقەی سەرگەڕان و دبس و داقوق و هەفتەغار و ئەو منطقانەی کە باسمان کرد بە تۆبزاوەشەوە ئەمانە میلەتەکە هەمووی هاتوۆتە سەرخەت هاوشان لەگەڵ بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێکەوە لە چۆ کە عەرەب بە هەمەر و بە تۆپ و بە جەیش و بە عەسکەر و ئەمانە دێن میلەتەکەی ئێمە و ڕێخستنەکانی یەکێتی و جەماوەری ناوچەکە بە بەرد و بەدارەوە پێشیانەگرن ئەمە هێزی سەربازی و ئێوە بەدار و بەبەر بەڵێ ئەمە ماوەی یەک ساڵە ئەمە ئیش و کاری ئێمە لە مەڵبەندی کەرکووک یعنی ئەتوانین بڵین لە 150 زائیدی یەکی کاتەکانی ئێمە ئەمە بردوێتی بەڵام ئەوەی بۆ ئێمە خۆشبەختە ئەوەیە چی لێ سەوز بۆ ئەوانیان بەدەستێنەوە ئێوە ئێستا دێنە سەری یەکەم تا ئەم دەقەیە نەیانتوانێت یەک بز بێنە پێشەوە دووەم میلەتە قارەمانەکەی ئێمەش وەستاون وەکو شاخ وەکو چۆن بڵێ ساترێک وەکو بربەستێک لە بەردەمیان هیچ مەجال نەدراوە لە چۆ سەغڵت بین جەماوەری کەرکووک دێتە سەرجادا لە چۆ توانیمان بە جەماوەری داقوق چارەسەریکەن لێوە چارەسەریەکەین لە چۆ توانیمان بە جەماوەری سەرگەڕان هەمانگیەکی لە سەتاسەتێ نمونێکت بۆ باسکەم ڕۆژێکیان گوتیان ئەوە جەیش و عەرەب و ئەمانە دێتەوە پەلەماری داقوقەدەن بزەبت ڕۆیشتن لەگەڵ جەماوەری قارەمانی کەرکووکی کوردی داقوق بەرامبەر یەوەستان پێم خۆشنی هەموو شتەکان باسکەین پەیوەندیمان بەلایانی پەیوەندیدارەوە کرد گوتمان ئەو هینە ڕاگرن ئێمە طبعاً پێشەوە دوو پلانماندانە لەگەڵ مەسوولی کۆمیتەی داخۆق گوتمان ئەگەر ئێوە بڕۆنە پێشەوە ئەگە توانیتان ڕایگرن باشە نەتان توانین ڕایگرین ئێمە جەماوەر ئەچینە بانجادە و پەلەماری محافەزادەین گوتمان لەبەری بڕیارەکە لێوە دەرەچوو
طبعا ڕایان ئەوان ڕایان نەگرت مەسوولی کۆمیتە پەیوەندی لەگەڵمان کردەوە لەوێ پێمان گوتن لەگەڵ لایانی پەیوەنددار قسەمان گوتمان تا 2 سەعاتی تر ئەوە ڕاگرن باشە ڕای ناگرن ئێمە ئەچین سەرجاداگرین هەموو جادەکان گشتێگرین بەڵام ئێمە پێشەوەش پەیوەندیمان کرد بە هەموو مەسول کۆمیتەکانەوە گوتمان هەر کەسە بە 300 کەس و بە 500 کەس ومانە وەرن بۆ مەڵبن بوو بە قەرەباڵغیەکی گەورە زانیا کە وەزعەکە خراپە گوتمان کاکە لەم 2 سەعاتمان بووە گوتمان لە ماوەی 2 سەعاتە ئەو شوێنە چۆڵەکەن باشە چۆڵی ناکەن ئەوە حیسابکەن محافظەشە گرین ئەشی سوێنی طبعا محافظە سوستاندن ئەمە تاوانێکی زۆر گەورەیە بەڵام کاتێکە محافظ بەڵام لە کاتێکە محافظێک یان لایانی پەیوەندیدار کە هێزێک ئەنێرێتە سەر جەماوە لەسەر ئەرز و ناموس و کەرامەت و تاریخی خۆیان ئەوەش ناقانونیە بۆ یەکە ئێمە ویسمان ناقانونیکەین بۆی قانون جێبەجێکەین بەس زەبت چۆن ماگوی گوتیان کاکە ئاگامان لە قەرەباڵغیەکەتان هەیە ڕایگرن ئێمە ژوا ڕایەک بە پەلە لە ماوەی 2 سەعاتە چۆڵیان کرد کەواتە هەمانجی و پشتیوانی و یەک خوێندنەوە و یەک متەکاملکردنی ئیش و کارەکانمان لە کەرکووک هەمووی بەم شێوەیە بەم شێوە ڕۆیشتۆتە ڕێوە بەڵام ئێمە ئەمە ناکاتە چارەسەر ئەمە ئێمە چارەسەر نیە ئەمە موسەکنە ئێمە دەبێ هەوڵدەین چارەسەر بۆ چارەسەر چی بکەین لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە و پێش ئەوەش لژنەیەکی گوزاری تشکیل بووە کە ئێمە چون سەردانی بەغدامان کرد داوامان لە جەنابی سەر کۆمار کرد کە لژنەیەکی پێکێنا لەوەش دیسان هەر زەخەکە کەوتەوە سەرمان و هەستین لە کەرکووک لەگەڵ حیزب ڕێکخراوە کوردستانیەکان جگە لە یەک حیزبی کوردستانی نەبێ هەمومان پێکەوە کۆبینەوە زنجیرێ کۆبنەوەمان کردووە و چەند خاڵێکمان لە کۆتایی کۆبنەکە چەند خاڵێکمان دیاری کرد و دوای ئەوەش ئێمە لە هەفتەی ڕابردوو لەگەڵ وەزیری هەرێمی کوردستان بۆ کاروباری بەغدا و پەیوەندیەکان وەزائیدەن چەند حاکمێک مەجموعەیەک لە محامی خاوەن ئەزمون و چەند بەڕێوەبەری کشت و کاڵ و تاپۆ و ئەمانەمان هەموو بان کرد و لەگەڵ چەند کادرێکی خۆشمانە کۆبوونەوەیەکی چەند سەعاتیمان کرد لە کۆبنەوەکە لژنەیەکمان پێکێنا ئەم لژنانە هەموو کۆمنتەکان کۆکەینەوە بزان ئێمە لەم منطقەیە ئایا لەسەر حەقین یان لەسەر نەحەقین ڕۆیشتین دوکۆمنتەکان ئێستا وا کۆ ئەکرێتەوە ئەو بڕیارەی ساڵی 1970مان هاوردووە کە ئەحمەد حەسەن بەکر کە بڕیاری دەرکردووە کە منطقەی سەرگەڕانی لە کورد سندوێتەوە داوێتی بەعرب لێوە دەسمان پێ بەقەرار کردوێت بەڵێ جگەل لەوە کەسێک کە ئێستاکە ڕئیسی ئەمانەی کە بەدووەکانی لە منطقەی سەرگەڕانن دیعای ئەو ئەکەن کە ئەوان 57 لێ بوونا لە کاتێک ئەم عەقدەی کە بە ناوی ئەو کراوە لەو تاریخی ئەو باسەکە تەمەنی 6 ساڵ بووە وعدێک کە ئەچین لە نەفوز تەمەشای شتەکانیانەکەین و ئەساسەکەی دەرەکەین تەمەشاکەین لە قادسیە لەدایک بووە یعنی هیچ ڕبتی بۆ نییە هەموو مەلەف و هەموو ئەوانەی کە ڕووقانونی و ئامادەکاریتان بۆ بەڵێ هەمووی نه هەر تەزویرە بەڵێ ئەسڵەن ئەوانەی کە ئێستا بەدەستمان هاوردوو بەشێکی هەر ئەساسی ئەوانەی کە هاتووە هەمووی تەزویرە تەنانەت پێیان گوتووە ئەو منخانەی کە شوملی مادەی 130 نابێ ئەم عەقدانی لەسەرکرێت گوتویانە شوملی ناکە کە لە کاتێک مادەی 130 پاریان وەرگرتووە بۆ یەکە ئێساکە کورد ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی باش باڵانسەکەی بەرزە و ئێمە هەمووانە کۆکەینەوە و ئێمە ئەو شوێنەی کە پێویست بکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئیداریەوە لە هەموو ناحیەکانەوە ئێمە باش شوێنێتە پێشەوە باش ئەچینە پێشەوە و ئەمانە هەوڵدەی هەمووی ڕاگرین چونکە بەنەتیجا ئەوەی کە لە بۆ ئەم خۆناغا شەڕی ئێمەیە کە ئەمان دەمانە بیسەلمێنی شەڕی قانونە و ئەوان جگە لە قانون هێزیانە ئێمە هێزەکەمان نییە ئەوان دەیانەوێ بەدەسەڵات ئێمە ئەو هێزەی هەمانە دووشتمانەیە یەکێکیان وحدە و یەکێتی و برایەتی میلەتی کورد لە کەرکووک ئەوە وای کردووە ببێ بە هێزێکی گەورە بۆمان دووەم حیزب و ڕێکخراوە سیاسی کوردستانیەکان ئەوانەی کە بە ئێستا لە کەرکووکن ئەوانەی کە لە کەرکووک لەگە ئەوانم نییە ئەوانەی کە لە کەرکووچین یەک بەرنامەین هەمومان پێکەوە دیفاع لە کورد لە خاک نیشتیمان لە کەلتور لە زمانی کوردیەکەین لەبەرەوە هەمومان پێکەوە بەڵێنمان بێک داوە یان پێکەوە بژین یا پێکەوە بمرین بۆ یەکە ئەم دوو هێزە یعنی هێزە سیاسەکانی یەکین و جەماوەرێکی قارەمان و ئازیز و خۆشەویستشمانەیە بۆ یەکە ئەم دووشتە وای کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد و حیزب و ڕێکخراوە سیاسیەکان لە کەرکووک ببینە ئەو هێزەی کەوا هیچ هێز و لایەنێک نەتوانێت لە کەرکووک بەبێ کورد و بەبێ میلەتەکەمان و بەبێ ئەمانە دەست بۆ هیچ شتێک بۆ هەر بابەتێک دەست بەرن بەبێ کورد پێم وایە خۆیان تووشی زەرەری گەورابن هەروەکو چۆن ئێستا
کاتەکە چوونە کۆمەڵێ بەڵگە و دیکۆمنتیان تەزویر کردووە هەم لە زراعە هەم لە محکەمە هەم لە بەشێ لە وزارەتەکان هەم لە تاپۆل لە شوێنەکانی تر ئەمانە هەمووی بەنەتیجە بە زەرەر و نەک بە خەسارێکی گەورە بەسەریان شکێتەوە چونکە ئێمە بەنەتیجە خاوەن خاچین خاوەن نیشتیمانین خاوەن کەلتورین ناین وا بە ئاسانی ئەو منطقە بۆ کەسی چۆڵ ناکەین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانش هەر لە سەردەمی کۆمیتەی ئاگرەوە کە چۆن بەشێک لە گەنجانی کەرکووک گوتیان یان ئەبێ هەمومان بکوژرین یان نالین بەعز لەم شارە بە ئیسراحەت بتوانێت حرەکە بکە لەو سەردەمە و تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی فریاد ڕز وەکو هێزێکی قارەمان وەکو هێزێکی خاوەن مەبدە وەکو هێزێکی خاوەن مێژوو لەگەڵ کەرکووک و کورد و کوردستان بەتابەت لە کەرکووکە لە ناوچەکە بەگشتی سەنگەرەکانمانی یەک بە یەک خۆمان لێ بەرپرسە بین کە ئەمە سەنگەری کوردایەتیە ئەمە سەنگەری دیفاعکردن لە زەوی کشت و کاڵی ئەمە دیفاعکردن لە خانوەکانمان ئەمە دیفاعکردن لە ماڵ و سەرۆت و سامانی خەڵک نمونەیەکت بۆ باسکەم دوجار ویستیان لە ماوانە دیسان کورد و عەرە لە پەڵکانە کە دیەکە لە منطقەی سەرگەڕان کەوتنە بەرامبەریەک چون دوو ماڵی کوردیان داگیرکردن دوو ماڵەکە چۆڵ بوو طبعا دوو ماڵ چۆڵ نییە 6 ماڵ چۆڵە ئەو 6 ماڵە پارتین ڕۆیشتونە هەچەند پیاڵێن وەرنەوە کاکە با ماڵەکانتان عەرەب داگیرەکە نایەنەوە دوو ماڵیان داگیر کرا لەگەڵ لایانی پەیوەندیدار قسەماکە گوتمان ئەو دوو ماڵە عەرەبی تیا بینە قبوڵمان نییە دیسان کەوتینەوە بەرامبەری وەزعەکە پێشتر کوردیشی تیا بێت تەنها ماڵی کوردەکان بەڵێ ئەو دوو ماڵە ئەو چەند ماڵە بڵین ماڵ کووردە بەس لە دوای 16 ئۆکتۆبر چۆڵیان کردووە ڕۆژنە بۆ هەولێ ڕایان کردووە ئێمە دەمانەوێ ئەوانش بێنەوە زۆر هەوڵشمانداوە بێنەوە نایەنەوە ئەڵێن ئەترسێن ئەڵێن مەترسن وەرن وەکو ئێمە گشتمان پێک و ئێمە کوردین چۆن دێڵین وا بە ئاسانی ماڵێکی کورد خەڵک بێتە سەری لەبەر ئەوە بەڵام پێم وایە ئەمە پیلانەکە لەوەیە کە ئەوان نێنەوە نایلن بێنەوە ماڵە کوردەکان زۆر حەزەکەن بێنەوە حەزیان لێە بەسەر ئاو خاک و نیشتیمانی خۆ بەڵام بەداخەوە هێزێکی سیاسی لە پشتیانە ئەڵێ بچنەوە واواتان لێکە مەعاشتانە بڕم نایلم بە هەولێرا بێن ئەمە وای کردووە ئەو خەڵکە نایەتەوە ئەنجا ئەم ماڵانە عەرەب ئەچێ داگیرەکە عەرەبی بەدووە چێ داگیرەکە پیانمان گوتمان ممکن نییە شەوێک بەرێ ئەو ماڵانە ئەو ماڵە عەرەبانە لەو ماڵە کوردانە بمێنن لەو خانە چۆڵانە هەر ئەو شەوە گوتمان چۆڵێکن یان بچینە سەر جادە وتیان بابە بیکەنە خاتری خوا عملی سیاسی تێک مەدەن وەرن کاکە دووماڵەکە بە دووماڵەکەمان لە ماوەی 2 ساعتە پیان چۆڵ کرد ئێستا چۆڵە باشە کاک محەممەد باسی ئەوت کرد من ئەو ڕۆژەش بینیم کۆنگرێکی ڕۆژنامەوانیتان هەموو هێزولانە سیاسەکانی کەرکووک غێری پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک نەبوون لەلایەکەوە مەسەلەی تعریبتان لەسرە لەلایەک محافظ هیچ دەسەڵاتێکی کارجێڕی ئیداری بەهێز لە پشتان نییە وەکوتت لەناو وەزارەتی داخیلەوە وەزارەتەکانی تر یارمەتیدەری ئەو پرۆسی تعریبە ئەدرێت لەناو خۆشتانە ئەوەکو کوتەبانی دوو هێزی سەرەکیە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان پارتی تا ئێستا اعتراف ناکا بە کەرکووک و ئەڵێ داگیر کرا و کۆمەڵێک لەم بابەتانە ئەگەر ئێوە یەکگر بن باشتر نابێ بۆ ئەم حاڵەتانە کاکزانە من بەڕاستی پێم خۆش نییە بڵێ ئەوە دوو هێزی ناتەبان بڵێ هێزێک هەیە چای بە کەرکووکە هەڵنایە هێزێک هەیە نایەتەوە بێتە کەرکووک هێزێک هەیە کەرکووکی لەگەڵ لایانی ترا ڕێکەوتن گوتیان خوا حافز ئەم منطقەیەمان ئیتر ناوێ یعنی خۆش نییە مەسەن وا چونکە ئێمە ئەگەر دوو هێزی ناتەبین ئێمە و هەموو حیزب و ڕێکخراوە سیاسی کوردستانەکان وا لە کەرکووچین لەبەر ئەوە ئێمە ئەو دەستەواژەی حەزەکەم ڕاستی کەیتەوە بۆ ئەوەی کە جارێکی تر کە باس کرا بڵێن هێزێک هەیە ناتەبایە بە کەرکووک ئێمە لەگە میلەتەکەی خۆمانی و لە خاچی خۆمانین ئێمە ئەرکەکەمان قورسە و ئەزانین ئەنواع پیلانشمان لەسەرە و پیلانەکە هەمەلایەنەشە بۆ نمونە ئێمە ئێستا دوو سەنگەرمانەیە یەکیان سەنگەری حکوومەتی هەرێمی کوردستانە یەکیان سەنگەری حکوومەتی ئیتحادیە سەنگەری حکوومەتی ئیتحادی ئەوەیە کە دێ تعریبمانەکە هەر جارە بە ناوێک بەش مەسن بۆ منە جارە دێن زەوی زراعیمان لە داگیرەکەن جارێک دێن کۆمەڵێ ماڵ دێنن جنسیانە گۆڕن تا ئێستاکە لە مووسڵ و سلاحەدین و ئەنبار و حەویجە و دیالە و بابل و بەلەت 2564 خێزان جنسیان 2564 خێزان نەقلی کەرکووک کراوە نەقل کراوە نفوسیان نەقل کراوە بۆی تعریب کردن بەڵێ ئەمە لە دوای 16 ئۆکتۆبر ئەمە عدەدی ئەم خێزانانە ئەکا 13770 کەس نزیکەی کورسیەکە نزیکە کورسیەکە بەستیشان لە گۆڕنی دیموگرافیا بەڵێ بۆچی هاتوونە خابی خۆ بۆ شای هەڵپەرچێ ناتونە ئەمە دەستێکی سیاسی لە پشتی ئەم مۆزوعێ دەوێت دیموگرافیای ناوچەکە بگۆڕێ ئەمە لە ڕووی نفوسەوە
لە ڕووی ئەو هێرش و پەلەماری کە بۆمان ئەیکەنە سەرمان بۆ زەوی زراعی و ئەمانە پەلەمارماندن ئەمە لە ڕێی وزارەی زراعە و بەڕێوەبەری زراعی کەرکووک ئەمە لە پشتی ئەم مۆزوعەیە لە لایکەوە محافظ و بەشێک لە وزارەتەکانی عێراق بە بەرنامە دێن ڕۆژی ئەم مدیری لادن ڕۆژی ئەو مدیر لادن نمونێکت باسکەم دوێنێ ویستیان بەڕێوەبەری پۆلیسی ئەوەی کە پێوە شورتەی قەزایی بەڕێوەبەری شورتەی قەزایی لادن یەکسەر کوردە یەکسەر عەرەبێکشیان بۆ جێ حازر کردو یەکسەر عەرەبەکەشیان ناوردووە پەیوەندیمان کرد لەگەڵیان گوتمان جۆگرن یان تێکێ دەین یان پۆستێکتان لە کورد بردووە پۆستێکمان لە عەرەبی بە ناچاری بۆ ئەوەی زعکە تێک نەچێ ئێمە طبعاً هینەکەی ناوەستین یەکسە گوتیان کاکە پۆستێکی لەوە مهمتر چی هەیە کە ئێوە وەریگرن داوای پۆستێکی ترمان کرد یەکسەر جێبەجێ لەبەر ئەوە ئێوەش کوردەکەتان حازر بەڵێ ئێمە ئەمەدە زابتی کوردمانەیە لە کەرکووک یەکێتی بێ قبوڵمانە پارتی بێ قبوڵمانە بێلایەن بێ قبوڵمانە گۆڕان بێ قبوڵمانە خۆ دووتت بە لەسەر دەستەواژەکەی تۆ کە پارتی بە کەرکووک ناتەبایە و لەگەڵ کوردان ناتەبایە لە کەرکووکە و خۆت ئەیڵێت ئەفسەر و پۆلیسیان هەیە لەوێ بەڵێ ئەفسەریان هەیە من حەزەکەم بالمناسبە ئەوەش بڵێم من لە کەرکووک ئەوەندەی پشتمان وەکو مەڵبند ئەوەندەی پشتمان بە جەماوەری یەکێتی بە جەماوەری لایەنەکان قایمە سێ ئەوەندە پشتمان بە جەماوەری پارتی لە کەرکووک قایمە ئێمە لە کەرکووک کوردایەتیە ئێمە زابتەکانی پارتی کە لە کەرکووک بیانەوێ غەدریان لێ بکەن بە هەمان هێزەوە بەرگری لە زابتەکانی پارتیژەکەن ئێمە مەسەلەکە لە کەرکووک مەسلەیەکی قومیە ناکرێت ئەوە مەسەلە قومیەوە بە ئاسانی لەبەر خاطر ئەم حیزب و ئەو حیزبۆکە ئەو مەسەلانە پشتگوێگرین بۆ یەکە ئێمە ئێستا لە کەرکووک هەوڵە دەین چۆن یەکدەست بووینە حتا مەسەن تو تەمەشای سەردانەکانی ئێمە بکەن لە ماوەی 9 مانگی ڕابردووە چوینە بۆ هەر شوێنێک سەردانی ماڵە یەکێتی ماڵە پارتی شەهید بێلایەن شخصیات کەسایەتی کەسمان هین نەکردو یعنی جیاوازیمان نەکرد لەو مۆزوعانە بۆ یەکە ئێمە بەردەوام بین لە زۆر ئەسەر ئەم جۆرە سیاسەتە چونکە سیاسەتی ئێمە لە کەرکووک سیاسەتی ئێمە لە کەرکووک سیاسەتی حیزبایەتی نییە سیاسەتی دیفاعکردن لە خاک لە نیشتیمان لە کەلتور لە زمانی کوردی لە ناسنامەی نەتەوەیەک لەبەر ئەوە بۆ ئەم قۆناغا ئەوە تاریخە شەرم لە کەس ناکە سبەی ڕۆژ هەموو ئەمانە بە چاک و بەخراب ئەچێتە مێژووە سەنگەرەکەی دووەمان بەداخەوەکەوە ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ بڵێم بەشێک بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبر تا ئەم دقەیە بەردێ لەسەر بەردێ دانانە لە کەرکووک نەک داشینانە ڕێگر کێشەشمان بۆ دروستەکە نەک بە کێشەیەک دەیان کێشەشمان بۆ دروستەکە ئەم کە من ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کە بەشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هیچ ئەشکالێکمان لەگەڵیان نییە چونکە دێنە کەرکووک سەرمان لێ ئەدەن مەرحەبامانەکەن بەڵام بەڕاستی من نایشارم و حەزەکەم سەراحەتش قسەکەم دەسەڵاتی ئەساسی لای بەشەکەی یەکێتی کەمتر هەیە بۆ یەکە کەمتر توانیوانە هەچەنی ئێمە ئومێدمان زۆر پیان هەیە بەڵام بەداخۆ دەسەڵاتی یەکەم لای حیزبی یەکەم و نایەنێ بە کەرکووکە هیچ شتێک بکرێت ئەمە وای کردووە گلەیەشی زۆری جەماوەری کەرکووک بە یەکێتی و بە پارتی و بە حیزبەکانشەوە لەسەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەیە هیوادارین ئەم دیدارەی ئێمە ببێت بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان مەسەن بۆ نمونە دەیانتوانی سەردانمان بکەن ئەیانتوانی هەندێک پرۆژه ئەو پرۆژانی لە هەولێرەکەن هەندێکی بێنە کەرکووک ئەیانتوانی باشە چاویان لە ڕووی هەر لە ڕووی معنەوێت باشە چاویان لێمان بێ ئەیانتوانی کۆمەڵێ سەردانی ئێمە و ئەوان بێکەوە هەمانگی بکەین لەگەڵ ئەوان لەگەڵ کەرکووک لەگەڵ بەغدا پێکەوە تا ئێستاکە ئەمانەی کە باسێکن نەکییان نەکردووە بەڵکو کوڕە هەندێکجار لە هەولێر و مشکلەشمان بۆ ڕەوانەکەن یعنی بەشێک لەو عەرەبانەی عەرەبی بەدوو ڕئیسەکان ناوی با ناوی نێنین ماڵیان لە هەولێرە حیمایەکانی زێرەڤانیە ڕقم سیارەکەی هەولێرە معەزەز مکەڕم لە هەولێر و بەچەکەوە دێ بۆ سەرگەڕان و ماوەی لەو ناوە ئەبێ مشکلەیەکە شەو ڕۆژێ بۆمان ئەلات و دوای ئەوە ئەگەڕێتەوە ئەچێتەوە بۆ ئەولێر کەواتە بۆ ئەمە بۆ من لەوان بپرسە بڵێ کاکە بواکەن لەبەرەوە ئەوان بەڵێنێکیان بە حکوومەتی تورکی داوە کە دەبێ ئەم منطقەی نابێ کوردی لێبێ واگە کوردی لێبێ اقتصادی بەقووەتە کەواتە ئەم منطقەیە ئەبێتە خەتەر لەسەر پاراستنی ئەمنی تورکی کە ئەمەش پێچەوانەی ئەوەیەکە ئێمە میلەتێکی لەو منطقەی بوونمانەیە لەبەر ئەوە ئێمە ئەزانین پیلانەکە لەکوێیە بەڵام کورد نابێ ئەو مۆزوعات وا بە ئەسانی چۆڵیکەین بەجێی بێنین لە ڕێگای پلانێکی ژێر بەژێری نهێنیشەوە ژمارەیەکی زۆر لە سەرۆکۆزەکان کڕاون ئەچنە لای خەڵک پارە ئەدەن بە خەڵک بۆ ئینتیما حزبیان بگۆڕنەوەی کە کاریگەریان هەیە و زانیاریتان لەو بارەوە ئێمە ئێمە جگەل لەوە زانیاری ترشمان لای ئێمە پێمان وایە ئێستا خۆش نییە لە ئەعلام باسیکەین چونکە هەندێک موازعی تر هەیە لەمەش خەتەرترە
یعنی هەوڵیان داوشتی لەمەش قەترتر بکەن تەنانەت هەوڵەدەن پارە بە خەڵکی تر بدەن کە بۆ ئەوەی باڵانسی دەنگی نەیاری کورد بەرەسرش بێ ئێمە ئاگامان لەوەش هەیە ئاگامان لەوەشەیە کە ڕەنگە وەک پێویست ڕەنگە لە ئایندەیە دەنگ بە هەندێک پێکاتی تردن بە کورد چینەدەن ئێمە هەموو ئەوشتان لی تێگەین ئێمە هەمووشی ئەزاین ئەمە پیلانەکە لە چۆ هاتووە بۆ یەکە ئەمە خەتەرێکی گەورەیە بەڵام ئێمە دڵمان بەچی خۆشە ئێمە دڵمان بۆ خۆشە کەرکووک بە یەکێتی بە پارتی بە هەموو حیزب ڕێکخراوەکان بە جەماوەرەکەی یعنی جەماوەرێکی یەکگرتووی ئەتوانین بڵێن یەک ریزە یەک دەنگە جۆ لە تا ڕادەیەک یعنی جۆ لە ئەحزابی سیاسی ئەگرن ئەزان بەرژەوەندی باڵا لەکوێیە خەتەرێ ئەکەوێتە سەر هاوڵاتیەک خاوەنی کۆمپانیایەک سەر مەلایەکی ئاینی سەر مامۆسایەکی جامیعە سەر کابراەک لە بازار کرێکاریەکە هەمی پەنا بۆ ئەو مەڵبەندە بۆ ئەحزابە سیاسیەکان دێنن ئەمە خۆی لە خۆیان نیشانەی ئەوەیە کە ئەمە ئەم هێزەی لە کەرکووک ماوە پشت و پەنەیە ئەم خەڵکانەیە و با نمونەیەکت بۆ بێنمەوە لە چەند ڕۆژی ڕابردووە شوێنێکمان پێ بەڵێن حەسیرەکە لە کەرکووک لە حەسیرەکە 62 دوکان هاتبوونە سەری هەمووشی کووردە هاتبوونە سەریان دەبێت ئەم دوکانانە چۆڵکەن بۆ کابراەک غەیرە کووردە و ئێمە لەگەڵ تاان دوای ئەوە کە هاتن بینیارمان کۆبنێکمان لەگەڵیان کرد لژنەیەکمان پێکێنە ئەمە سەر بەشێ سەر بە ئەو قاف بۆچوە بۆ بەغداوەرە پەرلەمانتارەکانمان ڕاستبات مدیری ئەو قافمان ڕاستبات ئێستا هەر 62 دوکانەکەمان گەڕاندەوە بۆ کوردی شوێنەکەی خۆیان و هەر ئەوانەی کە تیای بوون کەواتە لەم حاڵەتانەی کە لێ قەومان ڕوەدا لە کەرکووک هەمویان پەنادێنە بۆ 62 کەسێکێتی بن هەر نازانین من ڕەنگە یەکێتیان تیاابێ بەڵام ئێمە هیچ مەبەستمان نییە کە یەکێتیە بێلایەنە پارتیە گۆڕان مشکلەمان نییە زۆر ئەڵێن لە ئەعلام و لە مێدیا و نەوەیەکی تازە هەیە مەسەلەن 2001 ئێمە دەنگەدا ئێستام جارە بێ بە خاوەن ڕەئی ئەڵێن کوردایەتی بکە بەو شێوەیە بێ یعنی ئێمە سیاسەتی حەزبێک لە پێش کوردایەتی وەدانین بە تایبەتی لە شوێنێکی وەکو کەرکووکە ینی بۆچی خۆڵ بکەینە چاوینەوەی نوێیە کە تازە پێ ئەگاتنەوەی نوێیەکی نوێ نوێیەکی دەنگدەرە ینی بۆ خۆڵ بکەینە چاوی ئەو ینی مەسەلەن پێمان خۆش بێت تورکمانێک هێزێکی سنی عەربی بەژێر دەنگ زیاتر بێنێ لە کوردێک چییە ئەمە سەوزە ئەمە زەردە ئەمە ینی ئەمە تاکەی کوردایەتی بکرێتە قوربانی ئەمە کاکزانە بڕۆ لە هەموو کەرکوچەکان بپرسە لە غەیرە یەکێتی لە یەکێتی ناو ئەوە یەکێتی بیدەلاوە لە غێرە یەکێتی بزانە ئەم مەڵبەندە بە عەقلیەت و بە ڕوحیەت و بە ئایدیا و بە بەرنامەی کوردانە کاری کردویانە ئەمە یەک دوو نەچوینە بیکەینە هەڵا و تەشەنووس دروستکەین و بڵێن ئەوە وامان لێکرانە هەڵساوین چیمان کرد لە مقابل ئەوەیە سیاسەتێکی نەرممان لەگەڵ پێکاتی عەرەبشا بەکار هاوردوو لەگەڵ پێکاتی تورکمانشا بەکار هاوردوو لەگەڵ مەسیحیەکانشا بە هەمان شێوە هیچ حیزب و ڕێکخراوێکی غەیرە کوردی لە کەرکووک نەماوە سەر لە مەڵبەندی کەرکووک نەدا هیچ پێکاتەیەک نەماوە سەر لە شخصیاتیان کەسایەتیان مامۆستایانی ئاینی ڕێکخراوەکانیان منەزەماتیان هیچ حیزب و ڕێکخراو لایەن و کەسایەتێک نەماوە سەر لە مەڵبەندی کەرکووک نەدا و مەڵبەندی کەرکووکش بە هەمان شێوە سەری لە هەر هەمیان داوە و بەشێکی زۆری ڕۆژانە مراجعەکانی ئێمە لە پێکاتەکانی ترن چونکە ئێمە ناو عەرەباسی وەک شەهیدمانێ کاکە هەموو پێشمەرگە و کادری ئەم حیزبە بوونە لەسەر یەکێتی بوون شەهیدیان کردوون لە ناو تورکمانە سیتر شەهیدمانەیە هەر لەسەر ئەمە بۆ یەکە مەڵبەندی کەرکووک مەرکەز و چەقی کۆکەرەوەی هەموو پێکاتەکانە توانیمانە لەم چوارچێوە برایەتیەکەش دروستکەین لەگە پێکاتەکانی ترە و ئێستاکە بڕۆ لە هەموو ئەو هێزانەی کە لە کەرکووکن ئەوانەی کە لە بەغدا هەن بڕۆ لە یۆنامی بپرسە بڕۆ لە هەموو ئەو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە نێودوڵەتەکان پرسە یەکێتی توانیوێتی تا ڕادەیەکی زۆر سیاسەتێکی گشتگیری هەمەلایەنەی نەرم پیادە بکات چونکە ئێمە لەسەر وەسێتی مامجەلال ئێمە لەسەر وەسێتی مامجەلال ئەم سیاسەت جێبەجێکەین مامجەلال چەندین جار یادی بەخێر هەم لە بەغدا هەم لە کەرکووک بانگی کردوێتی ڕۆڵە ئێمە لە تەسریحاتی ناری و لە توندوتیژی هیچ شتێک ئیسفادە ناکەین ئێمە تەنها ئەتوانین لە سیاسەتی نەرم و احترامی هەموو لا بگرین و هەوڵدەین پێکەوە کارکەین قەنەعەت بە بەرامبەر بکەین بۆی پێکەوە کارکەین ئێمە لەوە سوود دەبینین لە سیاسەتی توندوتیژی شەڕ و کوشتن و ڕاکردن و ماڵوێرانکردن لە سیاسەتی نەرم برایەتی و پێکەوە کارکردن و دراسە و خوێندن و منداڵ پێگەیاندن و ژیان دروستکردن و ئەمەیە ئێمە ئەم سیاسەتە درێژەی پێ ئەدەین
لەسەری بەردەوام شەبین بەڵام کەسش نەیتوانیوە پەنجە لە منداڵێکی کورد بدا لەو شارەیە و یان نەیانتوانێت بستێ خاچی کوردستان داگیرکەن یان نەژیان توانێەوە بە ئاسانی بتوان بەکەی بخوان نوێژی نیمەڕۆ بەڕێوەبەرێکی کورد دەرکەن و یەشێکی تر بێنە شوێنی بەڵام ئەوەی کە کراوە ئێمە بەشێکی خۆمان بووینە کاکە دوو قایم قامان هەبوو چێ گوتی بەجێ بێڵن چێ گوتی قایم قامەکان بەجێ بێڵە مدیر زراعە هین کورد بۆ چێ گوتی بەجێ بێڵە پۆلیسی قەزا و ناحەکان هین خۆمان چێ گوتی بەجێ بێلە هین شؤونی داخلی بەدەست کوردەوە بچێ گوتی بەجێ ئێستا بە زەحمەت ئەگەڕێنەوە بنای هەر ناتوان بگەڕێن ئێستا هەر ناتوان بگەڕێنەوە چۆن دەگەڕێن پێم لە بە چ میکانیزمی لەبەر ئەوە ئێمە بەشێکی خۆمان بینە بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار نین لەمە ئێمە بە پێچەوانەوە پشتی ئەوان ناگرین ئەگە ئێسش بیانوێ بێنەوە ئێمە پشتیان نەگرین هیچ مشکلێکمان نیە مهم ئەوەیە ئێمە کورد بێ بە کورد بێ و بە پێی دەستور بە پێی قانون مامەڵە بکەین پێکهاتانی تورکمان و عەرەبەوانی کە لەناو کەرکووکە مامەڵەتان لەگەڵیان هەیە و هەماهەنگیتان لەگەڵیان هەیەوانە ئەوان بۆچی ینی لەلایەک لەگەڵتان تەبان یاخود چێن ئەوانەی کە کێشە دروستەکە لە ناو عەرەب و تورکمانەکانە ئێمە ئەوەی کە لەگەڵ ئێمە تەبایە ئەوەی لەگەڵ ئێمە ناتەبایە ئەوەی لەگەڵ ئێمە ناتەبایە تەوجیهات لە دەرەوەی عێراق بۆیان دێ لە هەندێک خەڵکی تری ئەم لاولا وەرەگرن ئەوانە مەسلحەتیان لەوەیە کەرکووک ناتەبابێ بۆ چونکە ئەوان بەرنمەیەشیان دێ بەرنمەکە تێشی دە و پرشیکە و بڵاویکە و ئیتفاق مەکە ڕێک مەکە ئەمە بەرنمەکەیان بۆ ئەوەی هەمیشە ئەو شارە ئەمین نەبێ هادی نەبێ بۆ ئەوەی کورد نەتوانێت بە ئیسراحەت و پشوێکی خێر بدە ئەمە بەشێکیان بەشی دوومینیان ئەوەی کە لەگەڵ ئێمە تەبایە شاریعە خەڵکەکەیە میلەتەکەیە لەگەڵ عەرەبە بە سەدان ژن و ژنخوازمانەیە لەگە تورکمان بە سەدان ژن و ژنخوازمانەیە یعنی بەدەیان شەریکایەتی لە دوکان و لە تجارەت و لە بازار و نازام لە چیوچی ئەوانەمانەیە یعنی وەک میلەت وەک خەڵک کێشەمان نییە بەڵام بەشێک لەلایەنە سیاسیەکان هەر یەکە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ وڵات و بۆ وڵاتێکی هەرێمایەتی و بۆ ئەوانە بوونە بە کێشە و مشکلە چونکە ئەمانە هینیان نییە مەبدەئێکیان نییە ئەمانە خاوەن قەزیە نین ئەمانە خاکیان بەلاوە گرنگ نییە ئەیانوێ هەندێک پارەیان دەستکەوێ هەندێک کێشە دروستکەن دوای ڕاش بکەن بۆ وڵاتەکانی دەوروبەر بۆ خۆیان بیخۆن جویان لێ نییە بەڵام کورد خاوەن قەزەیە خاوەن خاکە خاوەن نیشتیمانە ناکرێ ئێمە ئەم خاکەوە بە ئاسانی بچین بە دوو چەپڵە و بە دوو فیشک بیتەقێن و خاکە بەجێ بێ و نیشتیمانەکەمان چۆڵکەین و بڵێن ها خەڵکینەوە گورکات بماخوا و لەم سەری ساڵە بەشێ لە ئیعلامی کوردی چی بە کەرکووک نەکرد لە سلێمانی سەری ساڵ گەنج بە پێکە هەڵبژاوە لە هەولێر پێکە هەڵبژاوە ئەم بەشێ لەم ڕاگەیانەی کوردی فۆکسەکەیان کرد بۆ سەر کەرکووک لە ڕەحیماوە دنیا ئاگری تێبەر بوو لە ڕێ بەغدا ملت هەموو یەکی کوشت هیچش نەبوو نەیەکی بریندار بووە نەیەکێ کوژراوە پێ شەش گەنج لەوێ لە هەموو شوێنێکا گەنج ئەم شتانەی هەیە ئەنجە ئێمە بۆ ئەکرێ ئەمانە بۆ گەورە ئەکرێ بۆچی مەسەلەن فۆکەسی خرسە لە کەرکووک دەوڵەتێکی ناوچەکە پیانی گوتووە کەرکووک ئارام بێ ئێوە لەسەر ساحەی سیاسی بوونتان نابێ بەڵێ ئەمە باڵانسی هێزە هێزی دەوڵەتێکی ناوچەکە بەشێ لە هێزە کوردەکان ئەڵەیە کەرکووک ئارام بێ و کێشەی تیانە بێ لێم قبوڵیە بۆ یەکە ناچارن ئەگە خۆیان پەلەمار یەکتری بدەن ئەبێ کێشەیە دروستکەن بۆ بڵێن ئەوە کەرکووک نائارامە یعنی ئەو کەسەی کە لەوە باسیشت کرد مەسەلەن دێتە سەرگەران و ماڵی لە شارێکی کوردستان لە هەولێرە بەڵێ ماڵیان لە هەولێرە ئەخرێ مەسەلەن هێزە ئەمریکان ئاگادار کن و کەس عەرەبیشە عەرەبە مارشیان لە هەولێرە و عەرەبە و بە تەوجیهات دێ معەزز مکەڕەم بە سیاری ئاخر مۆدیل لێ ڕقم هەولێر حیمایەکانی زێرەڤانین دێ لەو ناوە بە چەک و ئەسوڕێتەوە هەندێ پارە دێنێ لێ ئەڵێ کاکە وەرن 2000 عەرەبا بێ داعوەتی کەم داعوەتی گەورەیان بۆ ئەنجا ئەڵێ کاکە با ماڵە کوردەکان بگرین بەم شێوەیە ئێمەش ئەکەوینە بەرامبەریانەوەسین جاروای لێدانە خۆین جاروای لیانە دەین جاروای لێمانە دەن ئیتر بەم شێوەیە ئەوە ڕاستیەکەیە یعنی ئێمە کادرمان هەیە لێی درراوە بەڵام ئەوە شەرەفە کە لێی درراوە ئەو کادرەی کە لێدانی بەرکەوت ئەوە شەرەفێکی گەورەی بەرکەوت بۆ لەبەر ئەوەی لەسەر خاک و نیشتیمان لێدراوە نەک لەسەر دایک و باوشی مناڵەکانی بۆ یەکە ئێمە ئەوە بە شەرەفە زانین بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئەو خاکە بەجێ نایاڵی بۆ کەسی بەجێ نایاڵی لەبەر ئەوەی تا ئێستا ئێوە لە کۆمەڵێک ڕوانگەت بۆ بینەرەکانم ڕوون کردەوە کە توانیوتانە لە ڕێی هێزی مرۆیی لە ڕێی مقاوماتێکی قەومی بە هێزی گەورەوە لە کەرکووک وە زائیدەن کۆمەڵێک دیکۆمنت و بابەتی قانونی پەرلەمانتارەکانتان 6 پەرلەمانتارتانی کە سەر بە حزبەکەی بەڕێستن مەسەلەن دڵ سۆزانە کارەکەن ئەبێت چیتر بکرێت لە ڕووی قانونیەوە بۆ نمونە بەڕێز خالی شوانی
وەزیری هەرێم و بۆ کاروباری بەغدا ئەویش مەسەلەن یەکێک لە چاوپێکەوتنەکان لەگەڵ یا بە ڕێزیان باسی کرد کە وردەکاری بابەتەکەی لە ڕووقانونیە وەزیری داد کاک سالار هەم کوردە و کەرکووچیە چی بکرێت لەم ئاستە گەورانە مەسەلەن ئێمە طبعا باسم کرد گوتیم ئێمە لە ماوە ڕابە کۆمنێکمان کردووە و هەموو دیکۆمنتەکان کۆکەینەوە ئێمە دوای دیکۆمنتەکانمان کۆ کردەوە هەممان تەوسیق کرد هەمومان زەبت کرد ڕێ کرد و ئێمە بڕیاری ئەومان داوە کە حیزبە کوردستانیەکان وەفدێکمان بچێتە بەغا و طبعا ئەم لەم ئەوەی کە مشارەکەی ئەم وەفدەکە هەم کاخالید وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پەیوەندیەکان و بەغدا و هەم پەرلەمانتارەکانشمان کە ئێمە ئەم شش پەرلەمانتارەمان شش کوڕ کچی زۆر ڕێک و پێک ینی لەوەتی ئێمە لەو مەڵبەندەین هەموو کاتێب ینی تەوجیهاتەکانی یەشێتی و مەڵبەندی کەرکووک و کوردی کەرکووک نەکرد کوردی کەرکوو پێکاتەکانی کەرکووشیان لە بەغا جێبەجێ کردووە و ئەم جارە بە هەمان شێوە ئەو لژنە وزارەی کە هەشمانە و لژنەیەکی هینشمانەی لژنەی تەوازنی پێڵێن کوردێک و عەرەبێک و تورکمانێکە بە هەمان شێوە ئێمە هەموو ئەم لژنانە ئەکەینە یەک و ئەچینە بەغا لە جەنابی سەرۆک کۆمار و پیادین بۆ سەرۆکی وەزیران بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ وزارتە پەیوەنددارەکان کە هەموو ئەم دیکۆمنتانە پێ نیشانەی ئەڵێن ئەگەر ئێوە باوەڕتان بە دەستورە ئەمە دەستور نییە ئەگە باوەڕتان بە قانونە کە بێ دەستور و پەرلەمان کۆمەڵی قانون دەرکە ئەمە قانون نییە ئەگە باوەڕتان بە تعلیماتە ئەمە تعلیماتش نییە ئەگەر باوەڕشتان بە تەزویرە ئەمە تەزویرە ینی هەمیان خێر کومانتان لەگەڵ زەر هێڵە بێت ئێمە نازام ئەوان لەگەڵمان ئەبن بەڵام ئێمە دیکۆمنتەکان چی سەلمان ئێمە بپی ئەو دیکۆمنتانە ئەڕۆینە پێشەوە چونکە دیکۆمنتەکان ئێمە ئەزانین تەزویرێکی زۆری تیاکراوە ناقانونێکی زۆری تیاکراوە و ئەسڵەن نەگەڕاونەوە بۆ دەستور نەگەڕاوەوە بۆ مادەی 130 ینی بەشێکی لەوانەیە کە ئێستا دێن کێشەمان بۆ دروستەکەن و بە هەمەر و بەچیوە دێنە سەر دیاتە کوردەکان دیانەوە زەوی ئەو کوردانە داگیرکەن بەشێکی زۆریان مادەی 130 وەرگرتووە ئەمە لە کاتێکا جەریمەیە ئەوان جاریکە بێنەوە بۆ کەرکووک و داوای زەویزار بکەن بەڵام ئێمە با تۆزێ گلەی لە کوردش بکەین کوردەکانی خۆشمان ئەوە نییە کە ئەم زەویانیان وەرگرتووە ساڵانە بچن عەقدەکانیان تازەکەنەوە بچن مستەمسەکیان تازەکەنەوە زەریبە بدەن بە حکومەت ئەمانەش ناکەن وای لێ هاتۆ کە چۆدە سەر زەویەکەی گوتوێتی کاکەەوە من زەمیە ئەم زەوی خۆم وەرگرتووە قووەت هەیە بەنێزگما بێ ئێستا قوت بەنێزگادێ جگە لەوە ئێمە هەساوین لە کەرکووک کۆمەڵی خانومان داوە بە فەقیر و هەژار کاتی خۆی لە سەردەمی ئۆکتۆبەر ئەمانە نەچوینە بچین لە دایرەی ئیسکان و لە کاتب عەدل و لە چۆ هەموو ڕسمیاتەکان بکە یەکی وەرەقی ئەوەندیان پێدراوە کاکە بڕۆنە ئەو شقەیەوە ئێستا ئەمڕۆ بە قانون دێ دەرتەکە لەبەر ئەوەی جێگەی داخە ئێمە با ئەم گلەیە لە خۆشمانەوە با ئەم گلەیە لە خۆش ئەم گلەیە لە خۆمانەکەم بۆ ئەوەی کورد ینی هەوڵدا جارێک ئەم هەڵان دووبارە نەکەینەوە بەداخەوە ئێڵێم کورد کەمجا باوەڕی بە هەندێک لەم قانونانە هەیە بۆ لە ڕابردووە بە قانون کورد دەرکراوە لە ڕابردووە بە قانون کورد تەهجیر کراوە لە ڕابردوو بە قانون و بە قانونی ژمارە ئەوەندە مادەی ئەوەندە بڕگەی ئەوەندە نابێت زمانی کوردی بەکاربێ بە پێی قانونی ئەوەندە فڵانە فیسار نابێت ناوی کوردی بنرێ بە پێی قانونی ئەوەندە نابێ تاپۆ بەناو کوردەوە بکرێت ئەم قانونە لە زەهنیەت و لە عەقلی کووردا وای لێ هاتووە کە قانون ئەوەیە دژی کورد بێ ئێمە ئێستاکە خۆمان کە بەشێکین لە عملی سیاسی و دروستکردنەوەی عراقی نوێ ئێستا ئەم قانونە بۆ قانونی پێشوون نییە بۆ یەکە ئەتوانین بەپێ ئەم قانونە خۆمان بتوانین مامەڵەیەکی تەندروست بکەین و مافەکانی خۆشمان دەستە بەرکەین ڕێگری زۆرە بەڵێ ڕقیان لێمانە بەڵێ دەیانوێت دەرمانکەن بڵێ پیلانی زۆر هەیە بەڵێ بەڵام بەجێ نایڵێ بەزێنە باگشتمان بکوژنی کاک محەممەد ئەوان ئینشاڵڵا هەموو سەلامەتە بێ کۆمەڵی گەنج وەکو کۆی عراق کەرکووکیش لە ناویدا کۆمەڵە گەنجی کورد بێکارن دانەمەزراون ژیان و گوزەرانیان خراپە ئێوە هەوڵەدەن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان چی بۆ ئەو گەنجانە بکەن لە ڕاستیە مەسلەی دامەزراندنی گەنج یەشێکە لە هەرە کێشە گەورەکانی ئێمە ڕۆژانە کە سوکاری پێشمەگە کۆنەکانمان ڕۆژانە کە سوکاری شەیدەکانمان ڕۆژانە کە سوکاری ئەو سۆزەی لە کەرکووک هەیە بە گەنج و بە ناگەنجەوە هەموو دێن داوای دامەزران دەکەن ئەم دامەزراندنەش تەمەشاکەین شتێکی ئەو تۆلای ئێمە دەست ناکەوێت بۆ یەکە بەشێکی زۆر ئەنگلەیمان لێکەن من لێرەوە پێشنیارەکەم بۆ خەڵکە خواپێداوەکەی کەرکووک
و پێشنیارەکەم بۆ خەڵکە دەوڵەمەندەکانی کەرکووک کۆمەڵێک کۆمپانیا و مۆڵ و پاڵاوگەل لە کەرکووک بکەنەوە و هەمووش لەخوا بە زیاد بێ هەیەە و ئێمە ئەتوانین هاوکاریان بین لە هەندێک تەسیلاتی معاملات و ئەو شتانێکەوە هەیە وردە وایان لێ بکەین ئەوانە بتوانن یعنی ئەوە نییە ئەڵێ ژیاننەوەی کەرتی تایبەت هەوڵدن لەم مەجالێ ئەوە بکەن ئەتوانین کۆمەڵی گەنجی زۆر لە کەرکووک جێ بکەینەوە مەسەر بۆ نمونە لەم ماوەی ڕابردووە هەواڵێک سەردانی کردین گوتی ئێمە بە تەمای کۆمپانیایەکین لەو کۆمپانیایە 2500 کەس تەعینەکەین من ئەمە زۆر گوتم وەڵامە خەبەری زۆر خۆشە لەم ماوەە مۆڵێک کراوەتەوە لە ڕەحیماوە 500 گەنجی کچ و 300 کچ و 200 کوڕی تەعین کردووە و ئێمە ئەگە بێ و کۆمەڵێک کۆمپانیا و مۆڵ و کۆمەڵێک پاڵاوگە و ئەمانە لە کەرکووک بکرێتەوە ئێمە تا ڕادێک ئەبێ بچین لە سلێمانی و لە هەولێر گەنج قەرزکەین و بێن لەوێ تەعینیاکەین بەڵام بەداخەوە هەنگاوتان ناوە لەگەڵ بەڵێ ئێمە زنجیرێک کۆڕووکۆبنەوەمان کردووە و تەرجیعی کۆمەڵی خەڵکمان کردووە گوتمانە فەرمی ئێوە بچن ئەمانە بکەن بۆی ئەگەر چونکە ئێستا قسەیەکی وا هەیە لە میزانی 2021 یەک دانە تەعینێکی تیان نەبێ یعنی یەک حسەی یەک دەرەجەی تەعینی نەبێ باشە کە نەبێ لە چۆ خەڵک تەعینکەین لەبەرەوە ئەمە ئەرکێکی قورسە وم کێشەیەکی گەورەشە بەڵام من لێرەوە داواکەم لە گەنجانی کەرکووک لەمە تێبگەن ئەمە بەرنامە و پیلانێکە بۆ دژی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبە کوردستانەکان بۆ ئەوەی خەڵک بکەن بە گشت حیزبەکانە بڵێن بۆ تەعینمان ناکەن بۆ دامان نامەزرێن بەڵام کاکە هیچ نێدایان مەزرێنی لە ڕەنگە لێرە و لەوێ عەقدێک دێ گرێ بەستێک دێ لە دایرێک کەسێ دوو کەست دەوێ بەپێی ئیخساسەکە ئەبێ ئەوە شادەکەی ئەوەن دەبێ خزمەتی ئەوەن دەبێ فڵانەکەی وابێ بەڵام ئەمە دادی ئەو حەشاماتە گەنجە خوێنەوارە نادەکەی سەبە لە کەرکووکەمان ئێستا ئێمە لە زانکۆی کەرکووک لە زانکۆی قەلەم لە زانکۆی کتاب لە زانکۆی چاخ لە زانکۆی ئیمام نازم ئیمام چێ ئەمە لەم هەموو زانکۆی و چەندی زانکۆی ئەهلی ترژمانەیە ئەوە جگە لە مەحەدەکان دایان مەحەدی نەوت و ئەوە و تەکنەلۆژی ئەومان هەیە لە کەرکووک جامیعەی تەکنیک ئەوەی نەزم ناوێتری هەیە لە بیرم نێم دەقێ هەموو ئەمانەمان هەیە هەموو ئەمانەمان هەیە ئەمانە ساڵانە بە سەدان کەس ئین تەخەڕوجەکە لە قووەتی ئێمەیان نییە بتوانین ئەمە جێبەجێکەین ئەنجا کە لە قووەتشمانە نیە ئەڵەن کاگەوی ئیشمان وەراکە بۆ من بۆیە کە داواکارم خەڵک بین نەکات لە قووەتمانە نییە بەڵام بۆ ئەوەی کە کورد چونکە وەکو میلەت وەک خاک وەک کەلتور وەک مێژوو کورد لە خەتەرایە لە کەرکووک ئەمە بۆ تاریخ ئەیڵێم یەک شتێک ئێمە ئەتوانێت ئێمە ڕاستکاتەوە یەک شتێک ئەتوانێت باری گلاوی کورد لە دوای 16 ئۆکتۆبر ڕاستکاتەوە تەنها و تەنها بەشداریکردن لە دوو هەڵبژاردن کە لە بەردەمانە یەکیان ئەنجومەنی نیشتیمانی عێراق کە پێوترێ پەرلەمان یەکیان احتیمالێکش هەیە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی بڵێن نیشتیمانی عێراق پەرلەمان هەرچی پێکەوە بکرێ لەم حاڵەتە ئێمە لەو دوو هەڵبژاردنە ئەتوانین جارێکتر سیما و شخصیت و کەسایەتی و دەسەڵات و ئینتیما جارێکە بۆ میلەتەکەمان لە جاران باشتر بژێڕینەوە ئەمە بە من ناکرێ ئەمە بە خودی میلەتەکرێ ئەم میلەتەش ئەبێت چۆن ینی ئەمە بکە ئەبێ هەوڵدەین حەملەیەکی وشارکردنەوەی تێگەیشتنی و بڵێن بە بەرهاتنەوەی ئیرادێکی بەقوت ئەم میلەتە ئەتوانێت جاریکە هەستێتەوە و خۆی دروست کاتەوە خۆی ڕێکاتەوە ئەگەر ئێمە ئەو کاتە کە توانیمان دەسەڵات بین لە کەرکووک بۆ من لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەکسەریەت بوون بۆ میسال مەسەن لە پەرلەمان کە بردمانەوە بە هەماشی ئەو کاتە ئەتوانین داوا هێزی کوردیکەین ئەتوانین داوای پشت و پشتیوانی لە هەرێمی کوردستان بکەین ئەتوانین مەسەن مەلەفەکان ڕێخینەوە ئەتوانین اقتصاد ببوژێنینەوە ئەتوانین بەشێکی زۆری ئەو دەسەڵاتانەی کە ئێستاکە مەسەن لە دەستمان چۆن لە کەرکووک وەریگرینەوە بۆ نمونە باسی ئەوا کرێ 2000 کەس لە مەتار تەعین کرێ ئەگە ئێستا بەڕێوەبەری گشتی مەتار کورد وایە ئێستا من ئەمتوانی لەو 3000 کەسە ئەگەر 2000 بێ ئەمتوانی 1000 کورددا بنم 3000 بێ ئەمتوانی 2000 کورددا بنم بەڵام ئێستا ڕەنگە ژێر بەژێر بیکەن مەسەلەن لە شەریکە نەفتە شیمال هەروە ئەکەن لستێک لەلایەن غەیرە کوردەوە تەقدیمەکرێ 1000 کەسە ئەگەم بەڕێوەبەری شەریکە نەفتە شیمال بەڕێوەبەری گشتی شەریکە نەفتە شیمال ئەگە ئێستاکە یەکێتی بواە ئێستا 2000 کوردم لێدانە ئێستا عەرەبە یان مەسەلەن پشتی کوردیشە نا ئەوە هینێکی ترە یان مەسەن بۆ نمونە ئێستا باسی ئەوە کرد لە ئەمنی وەتەنی لە ئەمنی وەتەنی لەم ماوانەیە یەکێ لە پێکاتەکان بە 2500 کەسی تەعین کردووە باش ئەگە بەڕێوەبەری
ئەمنی وەتەنی لە کەرکووک یەکێتی وایە یان کورد وایە ئێستاکە ناتوان ڕێگری لەمە بکەن کوردیشی تێدا جێگە بکەن ئێمە وەکەوی لە مامۆستانەکان هەوڵە دەین ینی هەوڵەکان ئەمە نالوا بە ئاسانی بڕوە بەڵام من قسەکە لێرە ئەوەیە ئەگە کورد بێتە سەر جادە و بتوانین بە باشترین شێوە لە پرۆسەکانی ئایندا هەم بۆ پەرلەمانی عێراق هەم بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەم بۆ سەرژمێری چونکە سەرژمێری لە بەردەمانەیە ئێمە بتوانین لەم سێ پرۆسە قانونیە بە شێوەیەکی قانونی ئوسوڵی بیبینەوە ئەو کاتە دەنگمان دلێرە بێ ئەو کاتە تواناکانمان زیاد ئەو کاتە ئەتوانین بەسەری بەرز و بە چاوی زەقەوە بڵێن خەڵکی کوردستان ئەمەیە کوردستانێتی کەرکووک باش کاک محەممەد بابەتێکی تر هەیە کە ئەمەش دەستێکی لە پشتە بە سەلەی سەرژمێری کار بۆ ئەو کرێژمارەی خێزان زیاد بکرێ ژمارەی منداڵ ینی لە پێکاتی عرب و پێکاتی تورکمان بەتایبەتیش لە پێکاتی عرب ئەو زانیاری لای من هەیە مەسەلەن نەوێ ژمارەی منداڵەکانیان زیاد بێ لە بەرامبەر بەهۆی ئەو جۆخی اقتصادی لە بەرامبەر کووردا هەیە ژمارەی منداڵەکانیان کەمەکەن و بەتایبەتی ئەو جیلەی ئێستا ئەوانەی کە تازە هاوسەرگیریان کردووە پێشنیازی ئێوە بۆ ئەوە چیە بۆەوەی بتواندرێت چکە ئەمە قەزیەکی نێتەوەیە حتا لە فەڵەستین بەکاردێت هەتا لە کۆمەڵک شوێنی تر بەکاردێت لە کەرکووکی ئێستا ئەم تاکتیکە کە لە ڕابردووە بەسە جارێکتر بەکاردێت طبعا ئەمەی جەناوت باسەکەی لە 100 وایە و لەم ماوەی پێشوو هەمومان بینیمان کە هەندێک لە بەرپرسەکانی غەیرە کورد داوان لە ئەعلامەوە داوان لە پێکاتەکەی خۆی کرد کە منداڵ زیادکەن لە بەرەوەی تووشی ئینقراز و ئەو شتانە بووینە و لە ناو عەرەبشا لە ناو ئەم پێکاتی عەرەبشا بە هەمان شێوە 1 ملیۆن دینارێ نەبێتن ژنێ دێنن یعنی خەڵکی وا هەیە هاتووە پاسەوانە لای پاسەوانی ئەتوانین بڵین مەزرعی کووردە پاسەوانە ئەنی هیچی نییە بژێنێ ژنێکی ئەچێ بە پارێ ئەو پاسەوانێت ژنێترش دێنێ یعنی وای لێ دێ لە جێتی ئەوەی هەتا کوردێک منداڵی چێ بێ مەسەن ئەوان دە منداڵیان بەبستمەوە ئەگە ئەمە بۆتە خەتەرێکی گەورە لە سەرمان کابراایەکەیە دۆستمە 4 ژنی هەیە 45 سەرخێزانە ئەڵێ خۆم و 4 ژن 40 منداڵمێ 18 کەس عازەبی هەیە ئەمە پاش 10 ساڵێکی تر بەم شێوەیە بڕوە وردە وردەوانێ دی ئێمە هەر هەڵبژارنێ لە کەرکووک بکەین کورد ئەدۆڕێنێ گەشتی کوردیش کەمی ئەکا کوردش لە مقابل ئەوەیە کورد بەداخەوە ینی کەمتر ژن دێنن و ئەوانەی کە ژنش دێنن زۆر بە کەمی مناڵیان بەڵێ هەندێکی نازانم وەکو بۆ وای لێ هاتووە ینی کورد بە شێوەیەکی گشتی لە پاشەکشەدا لەو ئینەیە ئەمە لە کۆتاییە زەربەی هەیە لە کۆتایە زەربەکەی ئەخۆین زەربەکە هەمووشمانەی خۆین ئێمە ئێستا لە کەرکووک کورد بیباتەوە سەرکەوتنە بۆ هەر 4 پارچەی کوردستان کورد لە کەرکووکشکا ئەمە زەربەیەکە بۆ هەر 4 پارچەی کوردستان بۆ یەکە ئەبێ کورد لە ئێستاوە بیر لەوە بکاتەوە ینی سەرڕ ئەوەی کە ژن دێن منداڵی هەبێ ئەمە تۆزێ ناخۆش ئەمە ژنان لێم هینە بن ژنان بەگژما دێن حەقی وایە ئێمەش وەک عەرە بکەین یعنی بەڕاستی ئەمە خەتەرێک گەورە کاکە خەتەرمانە ئێوە قانون ڕێگەی پێدا بەڵام بەڵێ لە کەرکووک قانون ڕێ پێداوە کە پیاوە چەند ژن بێنێ جا ئێمە مشکلەکە لەکوێ ئێمە ناهێنین کورد ناهێنێ بەڵام پێکاتەکان درێهێن قەزیەکیێنەوەی یەک پیاوە 40 منداڵی هەبێ یەک پیاوەکەش یەک منداڵی هەبێ ئەڵێ کە کاتێک کە موادی غەزایی وەرەگرن ئەڵێ ناتوانین بەتر ئەبێ بە دووسێ لۆری مواد غەزایەکە بەرمەوە بۆ ماڵ ڕاستەکە لەبەر ئەوە ئێمە تووشی حاڵەتێکی نەتەوایەتی بووینە ئەم حاڵتە نەتەوایەتی ئاگامان لە خۆمان نەبێ ڕەشمانەکەنەوە مەسەلەن لە سیەکان مدیری ناحەی مەڵحا کە ئێستا پێڵێن حەویجە بووە بە قەزا مدیری ناحەیەکە مامۆستا شاکر بووە کە ئەکاتە باوکی لیوا شێرکۆ شاکر ینی کەواتە منخێکی کوردی بووە دێستا بزانام یە کوردێکی لێ ماوە هەموو مەسەلەکە ئەو بابەتەیە بەڵێ بەم شێوە دێنە پێشەوە بەم شێوە دێنە پێشەوە وردە لە هەڵبژاردننی 2010 کورد عەرەب تقریبا 48,000 دەنگی هەبوو ناو شارە بەڵێ کورد نزیکەی 400,000 دەنگی هەبوو بگرە زیاترش ئێستاکە بم پێ بڕوە هەر کابراەک 40 منداڵی هەبێ پاش هەڵبژاردننی دادێکە بەسەرمانە دێ لە کەرکووکش لێمان دوا سەرنجی کاک محەممەد زۆر بە کورتی دوا سەرنجی من ئەوەیە بۆ ئەوەی هەم کەرکووک بە قوتکەین هەم یەکێتی بە قوتکەین پێشنیاری ئەوەکەم بەشێک لە هەواڵانی هاوسەرۆک
و بەشێ لە مەکتەبی سیاسی بچنە بەغا لەوێ مەکتەبێکی بەقوەتی نایبنن مەکتەبی پەیوەندیەکان یا مەکتەبی ئێستا هەیە یا دکتۆر مەکتەبی سیاسی مەجید ئێمە ئومێدەکەین تەفعیل بکرێت چونکە ئەو قەرارانەی کەوا دێن بۆ کەرکووک و لە کەرکووک ینی زەختیان خستۆتە سەرمان لە بەغداوە دێ ئەگەر ئێمە ئەو مرکزە بەقوەتەمان هەبێ لە بەغداوە ئەوان ناتوان ئەو فشارە لەسەر ئێمە دروستکەن لە کەرکووک ئەمە وەکو کورد وەکو کەرکووک باسەکەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانش پێشنیاری ئەوە ئەەکەم بارگای هاوسەرۆک مەکتەبی سیاسی مەکتەبەکانی یەکێتی بەڕێوەبەتی ئاسایشی گشتی هەموو ئەمانە بچنەوە هەولێر بۆ ئەوی زاریکە لە سونعی قەرارە یەکێتی بەقوت بێتەوە لە کوردستان تاکو بە شێوەیەکی گشتی بتوانین هەم لەسەر ئاستی کوردستانی هەم لەسەر ئاستی بەغا هەم کورد و هەم یەکێتی بەهێزکەینەوە بیکەین بەهێزەکەی جاران کە هیچ شتێ بەیەکێتی لە ڕابردوو ناکرا ئێستا کەش هەموو بنەمای هێزێکی حزبێکی بەهێزمانتیا دروست بووە بنەما ئەساسەکانی هێزێکی پێشکەوتنخوازی بەهێزمانتیا دروست بووە بەڵام حرەکەیەکی دەوێت بەو ئاڕاستەیە بیکەین و پێشم وایە ئێمە بەو دوو ڕێگایە ئەبینەوە بە حیزبە بەقوەتەکەی جاران زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان لێ پرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کورسا و کارتەندامی سەرکردایەتی یەکێتی سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مولایەک خواتان لەگەڵ